بەڵێ ستەمی بەرگری پێگەیشتووە پێش ئەوەی کە ڕووس بیاتێ چین کە HQ9 بداتێ بەرگری ئاسمانی ئەو جۆرەی بداتێ HQ9 بەڵام ڕووس تەواو S400 داپێ هەر نمونونەکەی خۆشی داپێ ناڵێن نمونەی ناردن بۆ وڵاتێت ڕووسکە جیاوازە کە تۆ باسی سیستەمێک ئەڵێ ئەمە بای بۆ نمونە 100 ملیۆن دلارە بەڵام هینەکەی خۆی بای 135-140 ملیۆن دلارە 140 ملیۆنەکەی بۆ نردوو بۆی نە ئەمە نیو ملیارەکەی بۆ نرد 500 ملیۆن دلارەکەی بۆ نرد بەڵام ئێستاکە ڕووس لەوێنانەیە هێشتاندایان نەمەزراندووە بە شوێنێکە گەڕێن کە بتوانن 600 کیلومتر چوە بپارێزن دای بنێن بەڵام ئەمەش بەتەنیا بەش ناکات هێشتا هەر بەش ناکە پێویستیت بە مەنزوماتی ترە ئێستا ئەو S400 ڕووسی HQ9 چینی گەیشتۆتە ئێران گەیشتووە ئێران بەڵێ تەنها مەسعی ئەوە ماوە کە لەکوێ داینێن چۆ دای بمەزرێنن ڕووس دای بمەزرێنەوە تاکو ئێرانیەکان فێریە بن بەکاری بێنن بەس پێش ئەوەی ئێمە کە باسیکەین ئەبێ بیپارێزیە بە مەنزوماتی بوک M3 M2 مەسەلەن پانسەر شتێک هەیە بۆ موسەیەرات بۆ نەوی کە نێزیکە بێتەوە دێت تۆ موشەکە بەکار نەهێنی بۆ موسەیەرێک بای 20,000 دلار بێتن